خۆشەویستەکانم ئەو خاڵانەی کە لە بەیعەتنامەکەیە هات خاڵانێکی زۆر گرنگن. گۆڕایەڵیکردن لە کاتی گورجی و لە کاتی تەمەڵیە. هەمومان لە کاتی گورجیە ئامادەی نوێژ بکەین، گۆڕاڵی خوا و پێغەمبەری خوا بین، یعنی زۆربەی مسلمانان ئامادەن. بەس ئایا چەند کەس ئامادەیە کاتێکا تەمەڵی ئەیگرێ، کاتێکا خاوی دێتە لاشەیە، ئەلەو کاتەش هەر پشت لە فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا نەکا؟ ئەوە زۆر گرنگە. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو بەیعەتە لێ وەرگرتن تا ئەوان دایمەن لە بیریان بێ ئەو پەیمانەیان داوە کە لە کاتی تەمەڵیشە هەر گۆڕایەڵی خوا و پێغەمبەری خوا بن. بەخشین لە کاتی هەبوونی و لە کاتی نەبوونیە. ئاخر لە کاتی هەبوونیە زۆر کەس خێرەکە، بەس لە کاتێکا کە خۆت احتیاجی پارەیەکی، احتیاجی ماڵ و مناڵەکەت احتیاجن، لەو کاتەشە کە ئیسلام داوات لێ ئەکات و پێویستی پێیەتی تۆ ببەخشی، ئەو کاتەش زۆر گرنگە، زۆر گرنگە. لە کاتێکا کە تۆ مەعاشت وەرنەگردووە خێر خەیتە ناو مزگەوت، لە کاتێکا کە تۆ ئەو ساڵە واریداتت باش نییە زەکاتەکەت بە جوانی دەربکەی، لە کاتێکا کە تۆ خۆتیش پێویست پێێتی، مناڵەکانیشت پێویستی پێێتی، مسلمانێک احتیاج ئەوێت و وەزعەکەی زۆر زەحمەتە، تۆ لەو کاتە یارمەتی بدەی. ئەوە زۆر گرنگە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم پەیمانی لێ وەرگرتن لە کاتی هەبوونی و لە کاتی نەبوونیە. هەروەها خۆشەویستەکانم ئەمر بە چاکە و نەهی لە خراپە. ئەخر زۆر گرنگە ئینسانی مسلمان ئەم سیفەتەی تیابێ و بەیعەتیشی دابێ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لەسەری بەردەوام بێ. زۆر کەس واز لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە دێنێ لەبەر ئەوەی خەڵکی لێ عاجز نەبێ. یعنی ئێستا ئەتوانم بڵێم لەم مەجلیسەی خۆمان کەم کەسمانەیە باو باپیرانمان پێمانە نەوتێت تۆ حەقت چییە کاکەت، تۆ حەقت چییە خەڵک خراپاکە چاکات، دەستە سەر کڵاو خۆتە بابانەی بە. زۆر بەمان پێمان وتراوە و لەوانەشە وتبێتمانە خەڵکی تریش. بەسەوە ئیسلامە ها دەبینێ ڕۆژ بە ڕۆژ حاڵمان خراپە بێ. ئەگەر ئێمە ئەهلی ئەمر بە چاکە بین و نەهی لە خراپە بین قەت نافەوتین. دائما مسلمان هەنێ کەسێ برینە ئەبێ بیهەژێنی خەریکی گوناحێکە، ئەگەر نەیهەژێنی و ڕای نەچەڵەکێنی نایەتە خەوەرە. بۆیە ئەم سیفەتە زۆر گرنگە زۆر بۆ مسلمان. هەروەها خاڵێکی تر لە وتنی حەقا سڵ نەکەیتەوە و لە لۆمەی لۆمەکەر نەترسی. حەق هاتە پێشۆ بیڵێ، بەڵام وەجوانی، یعنی لە شوێنی خۆیان بە عاقڵانە، ئیتر لە لۆمەی هیچ کەسێک مەترسە. ئێمە دائیمەن لۆمەی لۆمەکەران ساردمانەکاتەوە، دائیمەن پشتمان چی ئەیشکێنێ، وەڵا فڵانە کەس وا ئەڵێ و ئاخر دوای خەڵک وا ئەڵێ. من حەقم چییە خەڵک وا ئەڵێ؟ من مهمەوەیە لەسەر حەق بم و حەقیش لەسەر زمانم بێ. ئیتر دوای ئەوە خەڵک چی ئەڵێ، خەڵک بۆ خۆی ئەیڵێ. من لەسەر قسەی خەڵک محاسبە ناکرێم، لەسەر ئەوە محاسبە ئەکرێم لە لای خوای تەعالا، بەتەنیا ڕۆمە حوزوری خوای تەعالا. من بەتەنیایی ئەچم، خەڵک لەگەڵمان نایە و لەسەر قسەی خەڵکیش محاسبە ناکرێم، لەسەر قسەکانی خۆم و کردارەکانی خۆم محاسبە ئەکرێم. ئەمانە خاڵێکی زۆر گرنگن و لە هەمووی گرنگ خاڵی ئەخیرە. خۆشەویستەکانم خاڵی پێنجەم ئەویش ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی پەنام بدەن، سرم بخەن و پشتگیریم لێ بکەن لە خۆم و هاوڕێکانم وەکو چۆن لە دیفاع لە خۆتان و لە ماڵ و مناڵتان ئەکەن. زۆر گرنگە. ئەنا پێغەمبەر صلی الله علیه وسلم نەی ئەتوانی بڕوا بۆ مەدینە ئەگەر بیزانە خەڵکی مەدینە لە کات تەنگانەیە پشتی لێەکەن. ئاخر ئەگەر تۆ پەیمانت لەگەڵ قەومێکانە بێ کە وەکو ماڵ و مناری خۆی دیفاعت لێ بکە، تۆ ناتوانی پشتیان پێ ببەسی. بۆیە ئەنسار ڕاستیان کرد و ئەو وعدەش کە دایان بردیانە سەر و پاڵپشتی پێغەمبەر و یارانی پێغەمبەر بوون تا کۆتا نەفەس. هەموو شتێکیان کردە قوربانی ئیسلام.